دووبارە سڵای خی گەورتان لە بەلاتەوەری دووەمی بەرنامەکەمانە باز لە گرنگی پاراستنی کللتوری جەژنەکەین تا چەنە گرنگە ئێمە ئەم کللتورەی کە تایبەتە بە جەژن ئەو دابوونەریتانی کە ئێمە لە جەژنا پەیڕەوی لە یەکەین توانین پارێزگاری لێ بکەینەوە دوایینەوە بیگوازینەوە بە تایبەت کۆمەڵێک بابەت هەیە وەکو هۆنیان سەرەتای بەرنامەکە ئاماژەی پێکرد لە لەبەرکردن و پۆشینی پۆشاکی جوان و پۆشاکی کوردی بێ هەتا ئاگاتە سەردانیکردن و داوای گردن ئازادی ئەم کللتورانە ئێمە لە جەژنا پەیڕەوی لە یەکەین تا چەنە گرنگە ئێمە بێ هەڵینەوە لە ناو خۆمانە بۆ مەبەستە میوانداری زۆر بەڕێز کاک سەرکەوت عەلی سکرتێری کۆمەڵی کە لە پووری کوردمان کردووە کاک سەرکەوت پیرۆز بێ زۆر سپاس بۆ ئێوە جەژنی ئێوەش پیرۆز بێ یاخوا هەموو ڕۆژێ لە جەژن و خۆشییا بن. سەرەتای بەرنامەکە لەگەڵ هۆنیا باسیەوەمان کرد کە ئێستا زۆربەی خەڵک جلی کوردی لە بەرەکە لە ڕۆژی جەژنا بەس بۆچی جەناب وەڵای ڕاستیەکەی من بۆ زۆربەی بەرنامەکان بە جلی کوردیەوە چووم ینی بۆ خۆم چەند دەستجلی کوردیم هەیە بەڵام ئەمڕۆتر خۆشم نازانم بۆ ئەم قاتم یەکسەر لەبەر کردو هاتم بەڵام من پێم خۆشە ئەوە باس بکەم هەمیشە ڕۆحێت ئەو عیشقەی هەتە بۆ نەتەوە بۆ خاک بۆ نیشتیمان لە پێشترە بۆ نمونە پیرەمێردی شاعیر بە هەموو ژیانی خۆی کە هەموو ژیانی خۆی بەخشی بە وشەی کوردی بە شیعری کوردی بە فەرهەنگی کوردی بەڵام بەداخەوە جلی کوردی نەبوو جلی کوردی لە بەرا نەبوو بەڵام هەموو ئەو شیعرە جوانانەی وتووە هەموو ژیانی خۆی بەخشی بوو بە هەموو کورد و کوردستان ئەو جلە کوردیش کە لە بەریایەتی و بە جامان و خەنجەرەکەی کردووە بە قەدیا کاتی خۆی حسێن حوزنی موکریانیە بۆ سلەیمانی فۆتۆگرافەری لەگەڵە بێوانە وێنەی چەند شاعیر و کەسایەتیە گەگرێ لە سلێمانی یەکێک لەوانە پیرەمێری شاعیرە بێ کە ئەو ڕسمی هەتا ئێستا ماوە بووە بە سومبل بۆ ئێمە. ئێمە لە کوردواریا کۆمەڵە کللتور و بابەتی جوانمان هەیە کە من ئەڵم دایمان ڕەنگە هەنێکیمان هەر لە ئاینی جوانی ئیسلامەوە وەرگرت بێ چۆن بتوانین ئەمە پارێزگاری لێ بکەین و بە تایبەتی لە جەژنەکانە لەم بۆنانەی کە زیاتر گرنگە ئێمە پەیوەندی کۆمەڵایەتیەکان بەرنمونە یاخود کۆمەڵێک بابەتی تر هەیە زیاتر لە جاران گرنگی پێ بین. خۆی لە ڕاستیا وشەی جەژن خۆشی و شادیە عەرە بەڵێ فەرەحیە جەژن کاتێکی دیاری کراوە یا چەند ڕۆژێکە مەسەلەن جەژن هەیە ڕۆژێکە جەژن هەیە سێ ڕۆژە بۆنەکان ئەگۆڕێ بەڵام لە کوردەواری خۆمانە کە ئێمە بە حکمی ئەوەی هەمومان کورد موسڵمانە و پەیڕەوی پرۆگرامی ئاین ئیسلاممان کردو و دوو جەژنیش تایبەتیشمانەیە خۆی جەژنەکان زۆرن بەڵام وەکو جەژنی ڕەمەزان و جەژنی قوربان لە ناو کۆمەڵی کوردەواریە تایبەتمەندی خۆی هەیە یعنی هەمیشە ئەم جەژنانە بەرز و پیرۆز ڕایگیراوە بە تایبەتیش جەژنی ڕەمەزان و جەژنی قوربان خۆی کە ئەڵەی جەژن کەسێک کە ڕۆژێک خۆی ئەگۆڕێ بە چەشنێک یا مەسەڵەن خواردنێکە خوارد یا سەیرەکەی کەیف و سەفای هەیەەوە ئەڵێ چی ئەڵەی لە جەژنە ئەڵەی جەژنە یعنی جەژن تایبەتمەندیەکی زۆر خۆشی هەیە نەک بۆ ئەوانەی هەر جەژنەکە نەک بۆ ئەوانەی بە تایبەتی بۆ بەنسبەت جەژنی ڕەمەزانەوە کە 29 ڕۆژ یا 30 ڕۆژ خەڵک عیبادەتەکە و برسیە بێ و ڕۆژوو ئەگرێ و لە پێش بانگی بەیانی نان ناخوا هەتا ئێوارە و نەک هەردەمی چاو و گیان و هەمووینی خۆی ئەگرێت هەتا ئێوارە ئەجا بە عیبادەتەوە تەوان بە نوێژ و ئەوانەوە دوای ئەوە جەژنێ ینی جەژن خۆشیەکە تر تۆ ئەو 29 ڕۆژەیە ئەو 30 ڕۆژە خواردنە نەخواردو لەو کاتە دیاری کراوە هەتا بانگی ئێوارە سیرەکەی لە جەژناتر لە بەیانیە بە تایبەتی لە کوردەواری خۆمانە جەژن وا باوەوە ناوبانگی دەرکردووە زیاتر لە خواردنەوەیت مەسەلەن ئەڵێ برنج و قەیسی و پڵاو کە ئەمە بە تایبەتی لە کۆمەڵی کوردەواریە بووە بە دابوونەریت و کەلتوریە کە ئێمە من بۆ خۆم بەیانیانی جەژن جگە لە دەنگی ئەڵڵاو ئەکبەر لە مزگەوتەکانەوە بۆنی چێشت و پڵاو و بڵێن قەیسی و ئەمانە هاتۆ بە لوتمانەوە بڵێن یا خەبەرمان بۆتەوە نەک هەر لای ئێمە ئێستا ئەوانەشی کە لە هەندەرانن یا کوردستانیان بەجێشتووە یان هەرێمەیان بەجێشتووە بە بەردەوام ئەوانیش لە شوێنی خۆیان لە وڵاتی خۆیان دایم جەژن ئەم شتانیان بیرەخاتەوە مەسەلەن پڵاوی برنج مەسەلەن قەیسی خواردنی بەیانیان کە خۆی خواردنیشی تۆزێ قورسە بەیانیان بەڵام چونکە بووە بە دابوونەریت
زۆربەی یعنی ئەتوان بڵێم زۆربەی ئەگەر هەمووشی نەبێت زۆربەی خێزانی کورد ئەم دابوونەریتە تا ئەم ڕۆژ ماوە کە ئەمڕۆ کە دووەم ڕۆژی جەژنە هەتا دوێنێ ئێمە کە بەیانەکەی هەڵساوین برنج و قەیسیەکەمان خواردووە شتێکی جوانە کە ئێمە ئەمانە بپارێزین مەسەلەن نەوە دوای نەوە بۆیان باس بکەین لەوانەیە ئێستا تۆزێک کاڵبوو بێتەوە مەسەلەی کاڵبوونەوەکەش من پێم وانییە خەتای مرۆڤ خۆی بێ خۆی خەتای سەردەمە خەتای تەکنەلۆجیایە چونکە تۆ ئەمەگە گۆڕانکاریەکان خێران لەوانەیە یا تۆ فریای هەرێ شت نەکەوی ئەجنا من وەکو کۆمەڵی کوردی وەکو خێزانی کوردی و بە تایبەتی ئێمە لە سلەیمانیە هەستەکەم ماوە ڕاستە تۆزێک کاڵ بۆ تۆ گەڕک تا گەڕک ینی خۆی بۆنەکان چۆنە گەڕک تا گەڕک فەرقەکە مەسەلەن لەوانەیە وەکو زۆربەی برادەرەکانیش دوێنێ باسمان کرد لە گەڕێکی میلیە زیاتر تونگ و تۆڵیەک هەبێ مەسەن لە گەڕەکەکانی کانیە لەوانەیە لە گەڕەکە میلیەکانە مەسلەی تێکەڵی خێزان و پەیوەندیەکان تونگ و تۆڵترە پەیوەندی کۆمەڵاتیەکان لەوانەیە لە گەڕەکیش کاوانە بێ ینی هەتا تۆ ناتوانانی بڵێ لەسەر ئاسی شاری هەتا لەسەر ئاسی گەڕەکیشە جیاوازیەکە هەیە ئەنجا دوور نەڕۆین مەسلەی بڵاوبوونەوەی نەخۆشی و ڤایرۆسی کۆرۆنا ئەوانەش دەورێکی کاریگەری خراپی هەبوو کە بۆ خۆی خەڵک خۆی ئەپاراست نەکرد لە جەژن لە زۆر بۆنە و لە زۆر دابوونەریت خۆی دوورە خستەوە چونکە بەڕاستی نەخۆشیەکە ئەمەngە بڵاو بوو ئەمەngە خەڵک ترسا بوو لێ یا تا تۆ نەتەتوانی بچیتە زۆر شوێن شت بکڕی نەگەوەی کە دابوونەریتەکە بەرج و پیرۆزیش ڕابگری من ئەم هەستم هەیە لەوانەیە زۆر کەسی ژەوەستی هەبێ بەگەر بەیانیان جژن قەیسی نەخۆ نازانین جەشتمان نەکردەوە ئەم کللتورە بۆچی ئەگەڕێتەوە یعنی تۆ کللتور بۆچی ئەو نەگرنگە ئەگەر جێبەجێ نەکەی لە مەڕاستیمێکا لە بۆنەیەکا لە ڕۆژێکی تایبەت ئاوازانی نەقص و کەم و کورتیەکەیە لەو ڕۆژەیە خۆی کەم و کورتیەکە لەوەیە تۆ بڵێن بە حکمی ئاوینەکە و خەڵک بە ڕۆژوو بووە فترەی مانگێک 30 ڕۆژ یا 29 ڕۆژ چونکە مانگی عەرەبی 29 و 30 تۆ ئەو ماوە زۆرە ئەو مانگە و 29 ڕۆژە هیچ بەیانێنانە نەخواردووە مەسەن تۆ کە پاشێوە کردووە حەزەکەم لێرە ئەو شەی پارشێوە ڕاست بکەمەوە بابەتەکە منی خستە ناو خۆی وشەی پارشێ و غەڵەتە هەڵەی باوە خۆی پاش شێو کاتێکی دیاری کراوە پێش بانگی بەیانی و دوای شێوی ئێوارە لە کوردەواریاڵێ شێوی کرد شێوی نەکرد مناڵەکە بێشکی و سەری یعنی خۆی پار شێوەکە بۆ لە سەردەم هاتووە تەمەنەمە لە هەموو زمانە زیندوەکانی دنیا ئەم هەڵەی باوە هەیە وشاتە لە ئینگلیز کە زمانێکی عالەمی و یەکەم زمانە لەسەر ئاستی گیان لە عەرەبی شاهەیە لە فارسی شاهەیە هەنێ وشە هەڵەی باوە جێگر ئەبێ لای خەڵک بەسەلەی دووشی بە دوای یەکا هاتووە چونکە خۆی پاش شێ و کاتێکی دیاری کراوە لە پێش بانگی بەیانیە بەڵام ئێمە کردمانە بە پارشێ و با بێنە سەر بابەتەکەی خۆمان یعنی ئەسڵی وشەکە پاش شێوە نەک پارشێوە کە پارشێ و معنایەکی کەی هەیە ئەو ماوەیە ئەو مانگە تۆ بە ڕۆژووی بڵێن بەیانیان نانە نەخوارد و نیوەڕۆنان نەخواردەوە تا بانگی ئێوارە بفەرمێنجا تۆ ڕۆژووی خۆت بکەیت و نان بخۆی بەیانی جەژن خۆی تایبەتمەندیەکەی لەوایە تۆ ئەو چەند ڕۆژە هیچ بەیانێک نانە نەخوارد و نیوەڕۆژ نان نەخوارد ئەو بەیانیە دانراوە کە تۆ نانەخۆی نانێکی چاکی شەخۆی لەبەرۆ لە کوردەواری خۆشمانە مەسلەی چێشت پڵاوی برنج پڵاو ئێسا کەمتر خەڵک پڵاو لێنێ بەڵام خۆی لە بوارە تەندروستیەکەیە پڵاو باشترە لە برنج چونکە ئەو برنجە کە ئەی کوڵێنن بڵێن ئەی پاڵێون ئەو نیشاسە شتەی لێ ئەبێتەوە کوردەواری خۆمان پڵاویان زیاتر خۆش خواردووە لە قوبڵی برنج ئەو بەیانێ تایبەتە تۆ بەو ڕۆژە و پێشتر هیچ نانێکە نەخوارد و بەیانێن بۆیە خۆشە هەتا ئێستاش ینی ئێمە خێزانەکان ئێمە کۆمەڵی کوردی ئەم دابوونەریتە ئەمنی تا ئێستا هێشتوەتەوە یەک شتی کەش هەیە چێژ لێنانی بەیانیان یا خواردنی بەیانیان بەو شێوەی کە تۆ ئەفەرمی برنج و قەیسیوانە جۆرێک لە ئازایەتی کابانی کورد دەرەخا ژنی کورد دەرەخا کە ئەو بۆ بەیانی هەستاوە مەسەلەن دوای نوێژی بەیانیە کە ئەوتر ناخەوێتەوە خەریکی چێژ لێنان بۆ خۆی ئەمە جۆرێکە لە کەلتوری ئازایی کابانی کورد بڵێن ژنی کورد دایکی کورد خوشکی کورد نەنکی کورد ئەمانەی کە بەیانان هەستاون بۆ خۆی جۆرێکە من وای ئەبینم جۆرێکە لە ئازایەتی چکە ناخەوێتەوە
خەریکی تەبەن چێژلێنانیش خۆشتێکی هەروە ئاسان نیە بە تایبەتیش برنج و قەیسی و گۆشت و ئەوانە تۆزی ئەرکەکەی گرانە بەڵام خەڵک هەر حەزی کردووە بەم دابوونەریت و ئەم کەلتورە هەر بمێنێتەوە. کاکسەرکەوت هۆنیا لەوانە شار وەکو کاکسەرکەوتی ژاماژەی پێکرد چکە لە ئازایەتی ژنی کورد گەورەی ڕۆژەکە بێکە ئافرەتێک لە ناو ماڵەکە ئامادە بێ دوای نوێژی بەیانی نەخەوێتیان ئێستا زۆر ئافرەتەی هەر لە شەوە هەندێک لە خواردنەکان شلەکان بەڵێ هەندێک ئامادەکە لەبەر پاراستنی کللتورەکەی خواردنی نانی بەیانی جەژنە. بەڵێ خۆی آخر خۆی پاراستن و پارێزگاری لە کەلتور یەکێکە لە پایەکانی ژیانێکێکە لە پایەکانی نەتەوە تۆ کە بە بەردەوام وەکو خۆتان فەرمووتان لەبەرکردنی جلی کوردی کە بەداخەوە خۆی پێش ڕاپەڕین جلی کوردی بوو بە جلی بوونۆ یا لە جەژن و شتەکانە خەڵک زیاتر لە بەریە کرد بەڵام ئەمە خۆی پلانێک و پیلانێکی ڕژێمەیەک لە دوایەکەکانی عێراق و کاریان ئێمە نەمانەتوانین مەسەن بە تایبەتی پیا و کوڕ کە تۆ جلی کوردی لەبەرە کرد دایم لە ژێر هی نابوویت ینی ئەوە چاویان لەسەر تۆ بوو بۆیە من هەستەکەم پێش ڕاپەڕین مەسلەی جلی کوردیوانە بە تایبەتی بۆ پیا و کوڕ تۆزێک گران بوو لەبەروی خەڵکەکە بەهۆی شەڕی عێراق و ئێران و حکوومەتەکە خۆی ئەوە بوو مەسلەی جلی کوردی بەڵام دوای ڕاپەڕین هەستەکەین خەڵک ئەو ڕۆحێتی هەیە مەسە حەز بە جلی کوردیەکە جلی کوردی لەبەرکە یعنی هەر بۆ بۆنەکان نەبێ بەڵام تۆ جاری وا هەیە کەسێکی لە فەرمانگەیەکە لە شوێنێکە کارەکەی تۆ ناتوانانی بەجلی کوردیەوە من هەستەکەم ئەوەش دەوری هەیە مسا لە ناو عەرەباوانێ مەسا عەرەب بە و جلو بەرگە تایبەتی خۆیەوە مەسە ئەچێتە دەوام ئەچێتە شوێن فەرمانگە حکومی شتەکان بەڵام لای ئێمە بەداخەوە بۆیە حکوومەتی هەرێمە بۆیە پەرلەمان ئەویان بکردایە ئاسایی بۆیە مەسەلەن من ڕۆژێک بچم بۆ فەرمانگەکەی خۆم یا بۆ دایرەکەی خۆم بەجلی کوردیەوە بەڵام ێستا کە تۆ بەجلی کوردیەوە بچی بۆ دایرە یا بۆ فەرمانگە خەڵک پێی سیر ئاڵێ جەژنە یا ئەمە پشووە تۆ هاتووی ئەبواە کاتی خۆی حکوومەتی هەرێمیا پەرلەمان ئێساش درەنگ نییە کاری بۆ بکەن ینی ئاساییە خەڵک بەجلی کوردیشەوە دەوامکایە وەزیفەی خۆی ببینێ ئەمە ئەبێ بە جۆرێک لە پاراستنی ئەو کەلتورە لەو دابوونەریتەی کە ئێمە ئەمڕۆ ئەم بەرنامەیەمان بۆ ئامادە کردو. زۆر باشە باست لە کاڵبوونەوە کرد کە هەندێک لە هۆکارەکەی گۆڕانی سەردەما بەڵام یعنی من دای مەڵم مەترسیەکە لەسەر جیلە کۆنەکە نیە لەسەر دایک و باوکەکانمان یا خودننگ و داپیرەکانمان ئەوان هەر بە جۆرێک لە جۆرەکان ئەو ڕسەنایەتیان پاراستووە ئەوەی کە کێشایە لە جیلە نوێەکەیە لە منداڵان زۆر جار چێژ لە جەژنەکان نابیرن وەکو جاران یعنی ئێمە جاران خۆمانە گۆڕی بەیانی جەژن کۆ بووینەوە لەگەڵ هاوڕەکانمانە ینی کۆمەڵێک شتی جوان هەبوو هەستەکەم ئێستا جیلە نوێەکە زۆر ئەمەتیانە ماوە ئێمە چی بکەین و گەورەکان یاخود کەسانی سەردەمی کە ئەم ڕسەنایەتی و جوانی بگەڕێنینەوە لەگەڵ سەردەمیشا تێک نەگیرە بەڵێ لەگەڵ سەردەمەکە تێک نەگیرە خۆی مەسلەی ژیان چۆنە سەردەم تا سەردەم قۆداغ تا قۆداغە گۆڕێ جیاوازە مەسا ئەو ژیانەی ئێمە گوزەرانمایە و ژیانی ئێمە تیاژیاوین لەوانەیە بۆنەوەی داهاتوویە بۆنەوەی کە ئەمڕۆ 4-5 ساڵە یا 10 ساڵ یانەوەی دوای ڕاپەڕینە ینی سەردەمەکان ئەگۆڕێ ئەجا ئەمڕۆ بە حکمی سەردەمی تەکنەلۆجیایە کە ئەم پێشکەوتنە خێرا یەک لە دوایەکە سیرەکەی جاران ژیان لەبەرەوەی هەموو بابەتەکانی ژیانی تۆ سادە و ساکار بۆ مرۆڤەکانی سادە و ساکار ژیاون مەسەلەن پەیوەندێک کۆمەڵایەتەکان زۆر توم و تۆڵ بووە مەسەلەی تۆ لە گەڕێکێکا دراوسێ حکمی برای کردووە لەگەڵ تۆ حکمی خوشکی کردو حکمی خێزانەکەتی کردو مەسەن تێکەڵ بووە لەگەڵ تۆ هاتوچۆی لەگەڵ تۆ بوو ئەمڕۆ بە حکمی ئەم سەردەمانە ئاساییە بابەتەکان کاڵە بێت تۆ مەسەلەن چۆن تۆ جاران دوور بە پرسەیە بۆیە بۆنەیەک بۆیە تۆ ئەبواە وەکو ئەرکێکی سەرشانی خۆت وەکو جۆرێک لە پاراستنی ئەو کەلتور و دابوونەریتە ئەبواە بچوتایە بۆ ئەو شوێنە ئەنجا ئەو شوێنە نەک 10 کیلۆمەتر 100 کیلۆمەتر بواە 2 سعات 3 سعات تۆ لە ئۆتۆمبیلا بوویتە وەکو ئەرکێکی سەرشانی خۆت ئەبواە بچوویتە ینی ئەگەر نەچوویتایە بۆ تۆ ئەبوو بە نەنجیەک بە جۆرێک لە هینەوەی کە تۆ لا داوە لە هەنێشە دیا کەمتەرخەم بوویت نەک خۆشت خەڵکیش لۆمەی ئەکردی مەسەی فڵانکەس بۆنەیەکی شاییە زەماوەندە یا پرسەیە دوور بە ئەبواە بچوایە ئەرکێکی سەرشانی بووە بەڵام ئەمڕۆ بە حکمی سەردەمەکە و قەڵەباڵغی ژیان و ڕۆژ بە ڕۆژگرانی ژیان و ئەوەی ئەڵێ
ئاخۆباری نیشتیمان پێت قورسەیە کۆڵیشان ینی کۆڵیشان ئەمەگە قورس بۆ تۆ جاری وایە خەمەکانی نیشتیمانیش بیرچۆتەوە خەمەکانی ژیانم بیرچۆتەوە جا سەردەمەکەش وای لێ هاتووە ئێستا تۆ لەگەڵ هاوڕێکی خۆت قسە بکەی لەگەڵ برایەک لەگەڵ خوشکێکت ئەڵێ ماڵە داوا بێت دە تەلەفۆنێ بکە نامەیە بنێرە ئەها سەردەمەکە زۆری فەرقە بەڵام ئێمە چی بکەین بۆ ئەوەی ئەمانەی کە پێش ئێمە ئەو بۆنانەی ئێمە ئەو دەوەکو خۆت فەرمووت ئەو گەرم و گۆڕی ئەو تومتۆڵی لە بۆنەکانە ئێمە کاری بکەین هەمیشە ئەمانیان بۆ بەیان بکەین و مەسەرەن لە تەلەڤیزۆنە لە رادیۆ لە ڕۆژنامە لە گۆبار دایم باسی دابوونەریتەکانی خۆمان بکەین فەخری پێوەکەین شانازی پێوەکەین کە خاڵی تۆ مامی تۆ چەند کیلۆمەتر لە ماڵی تۆ دوورەوە بە پێ هاتووە ینی من بۆ خۆم بیر بە ماڵی پورم لە گەڕێکی ڕزگاری بوو ئێمە لە گەڕێکی سەرکارێز بووین چەند دوورن لە یەکەوە ئێستا خەڵک تااقەتی نییە بە ئۆتۆمبیلیش بێت کەچی ماڵی پورم هەموو جەژنێگاتن بۆ ماڵی ئێمە چون بۆ ماڵی خاڵم لە مەڵکەنی مەسەم خاڵم ئاهات بۆ ماڵی ئێمە لەسەر بە پێ یعنی ئۆتۆمبیل کەم بوو ژمارەیەکی دیاریکرا ئۆتۆمبیل لەم شارە هەبوو بەڵام من ئەمانەم هەر لە بیرە ینی هاتوچۆکان زۆر تونگ و تۆڵوە ئەوە نییە بڵێ خەڵک وڵا هینە ئەڵێ سیلێ ڕەحمی کەم بۆ تۆ کۆتا پرسیارەکرێ میدیا بە تایبەت تەلەڤیزۆن و ئێستا تۆڕە کۆمەڵایەتەکانش کە پانتایەکی زۆریان لە ژیانی هەمومانە داگیر کردووە چۆن ئەم ڕۆڵە ببینن ئەرکی خۆیان جێبەجێ بکەن لە پاراستنی کللتور و ڕاستەنایەتی کوردە خۆی زۆر گرنگە بە تایبەتی تەلەڤیزۆن چونکە دکتۆر بەکر ئەحمە عوسمان ئەڵێ تەلەڤیزۆن کاریگەرترین و خێراترینە ئێستاش بە تایبەتی ئێساش لە ئەوروپا ئەگەر بیانێ شتێک بڵاو زوو بڵاو بێت و بچێتە ناو خەڵک لە ڕێی تەلەڤیزۆنەوەی ئەمڕۆ ئەرکی تەلەڤیزۆنە هەموو ئەم بابەتانە قەیچێکت ئەمڕۆ خۆی من هەستەکەم لە دوای ڕاپەڕین هەموو شتێ لە قاڵبی حیزبی دراوە بەڵام بۆ هەنێ بۆنە هەنێ بابەت کە مەسەلەن وابەستەیە بە ئاینەوە بە نەتەوەیە و بە خاکەوە ئێمە وەکو تەلەڤیزۆنی کوردی یعنی لیژنەیەک کۆمەڵێک دروست بکەین کە ئەمانە تایبەت نین بە حیزب تایبەتە بە نەتەوەی تایبەتە بە ئاینێک ئێمە هەمومان کاری بۆ بکەین مەسەلەن جەژنەکان هەمیشە بە جوانی پیشان بین هەموو ئەو یادەوەری شتانە جاریش کە ئێمە بجێڕینەوە بیانهێنینەوە بۆی ئەگەرنەوەی ئەوانەی ئەمڕۆ کە تازە پێگەن و یا دوای ڕاپەڕین هاتوون ئەگەر ئەو لەو ژیانە نەژیاون ئەو بیرەوەری یادەوەریانە نازان ئەمڕۆ ئێمە جایکە بۆیان باسکەین و کاری لەسەر بکەین بەڕاستی ئەمڕۆ کاری تەلەڤیزۆنە چونکە تەلەڤیزۆنە چێتە هەموو شوێنێ تەلەڤیزۆن بتەوێنێتێت تۆ ئاراستەکە بەداخەوە ئەمڕۆ کارێکی وا کراوە تەلەڤیزۆن لە خزمەت هیچ کەسێکانێ بەس تێکدانی خێزانی کوردە و وابەستەکردێتی بە هەنێ شتەوە کە تۆ هیچ مەبەستێکە نییە بۆیە من بە گرنگ ێزانم تەلەڤیزۆن کار بۆ ئەم بۆنانە بکات بۆ بۆنە نەتەوەیەکان بکات بۆ ئەو بابەتانە بکات کە لەسەر ئاستی نەتەوەن مثلا ئەم ئاینی ئیسلام جەژنی ڕەمەزان جەژنی قوربان مەسەن جەژنی نەورۆز ئەو بۆنانی کە تۆ هەتا هی یەک نەتەوەی یعنی حیزبێک نییە بۆیە ئەرکی تەلەڤیزۆنە من با لە تەلەڤیزۆنی پەیامیش نەبم با کارمەندی ئێرەش نەبم با بڵێن لەو حیزبەشان نەبم کە ئەم تەلەڤیزۆنە بەڕێوەبا بەڵام ئێمە بە خەمێکی گەورەوە وەری بگرین مەسەلەن جەژنی ڕەمەزان جەژنی قوربان هەموو ئەو بۆنانە ئێمە خۆمان کاری بۆ بکەین لە دەرەوەی حیزب دەستەکان خۆش بێ سەسەکە وەگە لە کۆتایی شتێکما بێ ئێمەم تەورێ کۆتایی پێهێن زۆر سپاس بۆ ئێوە سپاس بۆ بەڕاست سەرکەوتعالی سکرتێری کۆمەڵێک کەلەپوری کوردستان سپاس بۆ کاتی بێ سپاس بۆ کەناڵی پەیام زۆر بەخێر بێ